خزمەتگوزاری خۆی بە کورتیەکەی یعنی پێداویستیەکانی کۆمەلگا بۆ چوونە پێشەوەی ژیان بە شێوەیەکی سەردەمیانە لەو سەردەمەیە کە پێویستی بەچی هەیە ئەو کۆمەلگایە. بۆ نمونە لە سەرەتای سەدەی 20 لەوانەیە زۆر وڵات مەسەلەی کارەبا لە لیستی خزمەتگوزاریەکانیان نەبووە، یان 20 ساڵ لەمەوە پێش مەسەلەی ئینتەرنێت لە لیستی خزمەتگوزاریان نەبوو. بەڵام ئێستا بە گوێرەی سەردەم کە ژیان ئەگۆڕێ و کۆمەلگا ئەگۆڕێ و خزمەتگوزاریەکانیش گۆڕانکاری بەسەرایەت. لە ئێستاە لە کوردستانە خزمەتگوزاری زۆر شت هەیە کە پێویستی پێەتی خەڵکی کوردستان، بەڵام هەر سەرەتاییەکان ئەکرێ بڵین پەروەردەیە، تەندروستیە، وزەیە کە وزە بریتە لە کارەبا و لە سوتەمەنی وەکو نەوت و گاز و ئەوانە. یەکێکی تر کە زۆر مهمە ئاسایش، یعنی ئەمنیەت، پاراستنی سەلامەتی جەستەی ئینسانەکان و کەرامەتی ئینسانەکانیش کە ئەمەش زۆر مهمە کە پێویستە ئەویش زۆر ئیحتیمامی پێ بدرێ. ئیتر بێجگە لەوەش خزمەتگوزاری تر هەیە وەکو دایانگا، وەکو گۆڕەپانی وەرزشی بۆ لاوان، وەکو خزمەتگوزاری هاتوچۆ بۆ نمونە لە هەفتاکان و هەشتاکانە لە سلێمانی کە سلێمانی لەوانەیە بڵێم لە نیوەی ئێستای سلێمانی کەمتریش بوو، پاسی دەوڵەتی هەبوو، پاسی گەورە بوو کە پیان و پاسی مەسلحە. بەڵام ئێستا هیچ کامێک لەوانە نییە کە سلێمانیش بۆ نمونە شارەکان نەکرد سلێمانی شارەکان کە زۆر لە هەفتاکان و هەشتاکان زۆر گەورەتر بوون ئێستا کە پێویستیان بەوە بوو کە خزمەتگوزاری هاتوچۆی زۆر هەبێ، یان بۆ نمونە ڕێگاوبانێکی زۆر خراپێ هەموومانە لە زمانی خزمەتگوزاریان بەس بەداخەوەیکی نییە. بۆ نمونە مەسەرەن تیپی شانۆکان نییە، تیپی مۆسیقا نییە، هەموو ئەمانە پێویستیە بۆ کوردستان. بەس وەکو وتم سەرەکی ترینیان ئەوەیە کە ئیتر ژیان بەبێ ئەماناوەستێ وەکو تەندروستی و پەروەردە و وزە لەگەڵ ئاسایشی سەلامەتی ئینسایەتی و جەستەی ئینسانەکان. ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین، ئێوە باستان کرد ئەوە کە پێویستە بۆ کۆمەلگا دابین بکرێت. لە کوردستاندا خەڵکی چەندێک بەهرەمەند بوون لەم جۆرە خزمەتگوزاریانە؟ ئەوەی کە لەوانەیە بڵم هەموو کەسیش بزانێت لە کوردستان کە ئەم خزمەتگوزاریانە تەنانەت خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیان با بڵێن ئەساسیەکانیش پێویستیەکانیش ئەوەندە کەمە، ئەوەندە لاوازە کە لە خاڵی نەبوون نزیک بوونەتەوە. بەڕاستی هەر ئەوەیشە کە ناڕەزایەتێکی زۆر هەیە لێرە و لەوێ خەڵکە ناڕەزایەتی دەرەبڕێ. یان بۆ نمونە لەم زستانە ساردە سۆڵەیە کە ئێستا لە ناوچەی کوردستان ساردە لە زستانە نەوت نییە، یعنی خەڵک بە ڕیزی دوور و درێژ ئەوەستن بۆ نەوت، بۆ بتڵێ غاز، بۆ یعنی نازانم اینجا مەسەلەی مەدرسە خوێندن و ئەوانە هەر زۆر خراپە، مەسەلەی خەستەخانەکان هەر زۆر خراپە، یعنی نازانم ئەکرێ کارەبا نییە، ئاو نییە، هیچ شتێک نییە، ئەکرێ ئاسایش بۆ خەڵک نییە. بەڕاستی هەموو ئەمانە لە خاڵی ئەوەندە لاواز بووە، ئەوەندە کەم بووە کە لە خاڵی سفر نزیک بوونەتەوە. ئەی هۆکارەکە چییە؟ بۆچی ئەم خزمەتگوزاریانە لە کوردستاندا هێندە لاوازن کە ئێوە بۆ نمونە وەکو نەبوون تەنانەت لە قەڵەبی بدەن؟ هۆکار زۆرە. یەکێک لەو هۆکارانە نەبوونی دام و دەستگای دەوڵەتیە. بەڕاستی کوردستان دەوڵەتی نییە، بەڕاستی حکوومەتێک نییە لە کوردستانە. نازانم هەیە ناوی هەیە ئەو دەسەڵاتدارانەی ناوناوە دەست، هەیە ناوی ناون مافیا، هەیە ناوی ناون خێڵ، هەیە ناوی ناون قاچاقچی، یعنی هەموو ئەم ناوانە دروستە بۆیان، تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چونکە یعنی ئەگەر دام و دەستگایەکی حکومی هەبێت ئەبێ یعنی کەم پێداویستیە سەرەتاییەکانی ئەو خەڵکی دابین بکردەیە، بەس بەداخەوە هیچ کامێک لەوانە نییە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە دام و دەستگای دەوڵەتی نییە، حکوومەت نییە. یعنی یەکێکی کە خۆشخەیاڵی خەڵک تا ئێستاش هەرچەند خۆشبەختانە زۆرێک لە خۆشخەیاڵەکان ڕەواوەتەوە، بەڵام تا ئێستاش زۆرێک لە خۆشخەیاڵیەکان هەر ماوە کە هێشتا خۆشخەیاڵی ماوە بەو دەسەڵاتدارانە تا ڕادەیەکی کەم. ئێستا زیاتریش خۆشخەیاڵی بە ئۆپۆزیسیۆنەکان هەیە کە ئۆپۆزیسیۆنەکانیش خۆیان شەریکن لەگەڵ دەسەڵاتدارانە کە ئەوانەی کە بەناو ئۆپۆزیسیۆنن، بەڵام هەر خۆیان شەریکن ئەوانیش لەگەڵیانە. بۆیە
ئەوە ژێتێکە لە هۆکارەکان لە بارودۆخی ئێستاە ئەمانە هۆکارن کە خەڵک ناتوانێت دەستی بەو خزمەت گوزاریانە بگات. بەڵام کاتێک گوێ بیستی وتەبێژی حکوومەت لایانی پەیوەندیدار دەسەڵاتداران دەبین ئەوان باز لە هۆکاری تر دەکەن بەوەی کە بۆ نمونە ئاڵوگۆڕ بەسەر نرخی نەوتا دێت بەوەی کە پەیوەندی لەگەڵ بەغدادا چۆتە ئاستێکی خەوە بودجە نانجێرێت بەهۆی واتەعنی بە شێوەیە بڵێم زۆر هۆکار کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت و دام و دەستگای فەرمیدایە. سەرجستان لەسەر ئەم جۆرە قسانە چییە؟ بەڕاستی مەسلەی نرخی نەوت خەڵکی کوردستان ئەزمموی ئەوەشیان کرد لە کاتی نرخی نەوت بەرزوو نزمی ئەکات ئەوە لە هەموو دنیا وایە، بەڵام لە کاتێکیشا کە نەوت نرخی نەوت لە ئاستی لە نرخی ئاسایی خۆی زۆر زیاتریش بووە، خزمەتگوزاری هەر نەبووە، موچە بۆ خەڵک نەبووە، موچە کە ئیتر شتێکی هەر زۆر سەرەتاییە لە دنیا نییە، یعنی کارمەندێکیش کا کرێکارێکیش بکە و موچە وەرنەگرێت. لە کاتێکان نرخی نەوتیش بەرز بوو بێتەوە ئەوانە هەر نەبوون، ینی ئەمە بەهانەیەکە کە هەموو خەڵک لی تێگەیشتووە، تەنانەت ئێستا ئەگەر سەرنج بین لەم دوایانەیە حتا دەسەڵاتداران خۆشیان ئەم بەهانەیە ناهێننەوە، یعنی زۆر چونکە ئیتر ئەزان کە ئەندامەکانی حیزبەکانی خۆشیان باوەڕ بەم بێمانایانە ناکەن کە بڵێ نرخی نەوت بۆتە ئەوە کە لە کاتێکا ئەگەر نەوتیش نەبێ وەکو خۆیان لە ململانەی خۆیانە کە ئەمیان ئەوێت تۆمەتەکە بخاتە ملی ئەو ئەویانە بخاتە ملی ئەو خۆیان باسیەکەن. هەر داهاتی تری زۆرە کوردستان کە بتوان لانی کەم موچەی پێبندانی کەم لانی کەمی خزمەت گوزاریەکانی پێدابین بکەن، بەڵام نایکەن. ئەوەشی کە پەیوەندی بە بەغاوە هەیە بەڕاستی قسەیەکی ئەڵێ عوزر بە قەباعەت خراپتر ئەمە بەسەر ئەمانە تەطبیقە بێ ئەم شتە، چونکە بەغا کێیە؟ بەغا ئەو حکوومەتەیە کە ئەمان خۆیان عنصورێکی ڕئیسین لە دروستکردنی ئەو حکوومەتی کە لە بەغایە هەیە، یعنی ناکرێ بەدبەختی خەڵکی کوردستان دەولاوە واز لێهێنن، بەڵام ئەڵەن خەتای شەریکەکەمانە یەکاکە هەر کەس بێەوە شەریکی خۆتە، ئەگەر خەلەلێک لە بەغایە هەیە خەلەلەکە لە تۆیە، چونکە تۆی بەغاو دروست کردووە، تۆی عنصورێکی ڕئیسی لە دروستبوونی و حکوومەتی کە لە بەغایە هەیە، تۆی بۆ لەو حکوومەتی کە لە بەغایە هەیە پۆستی لێوەرەگری شەریکی لە دەستورەکە کە نووسیویانەتەوە تۆ بەشدار بوویت لە ئەوەی کە ئەو حکوومەتە بە پێوە ڕاوەساوە، تۆ ڕاوگرتووە، تۆ یەکێکی لە قاچەکانی لە پایەکانی کە ڕاوگرتووە. ناکرێ ئەمە بە خەڵکی کوردستان بفرۆشنەوە، ئەمە بکەنە بەهانەیەک بۆ ئەوەی ئەو هەموو بەدبەختیە بەسەر خەڵکی کوردستانە کە چاوپۆشی لێ بکرێت. لێرەدا پرسیاری بینەرێک دێنمە سەر شاشەکەەوە، خۆشم هەر لەم بارەیەوە پرسیارم هەیە کە سەبارەت بە کەرتی تایبەتە کە ئایا ئەکرێکێک لە هۆکارەکان ئەوە بێ حکوومەت هەوڵ دەدات ئەمانە بداتە کەرتی تایبەت، و خۆشم لەسەر ئەوە مێ بپرسم کە تەنانەت زۆر جارباز لەوە دەکرێت ئەرک و مافەکان و کۆمپانیاکان کەرتی تایبەت ئەرکمەند دەکەن بەوەی کە ئەوانش هەڵسن بە دابینکردنی ئەم جۆرە پێداویستیانە و ئەم خزمەت گوزاریە سەرەکیانە. تێبینی ئێوە لەسەر کەرتی تایبەت چییە؟ ئەزان چۆنا کەرتی تایبەت کەناڵێکە یان با بڵێن دەرهاویشتەیەکی سیستەمی سەرمایەداریە کە بەدبەختیەکی زۆر بۆ خەڵکە هێنێ، چەسانەوەیەک و خوێنمژینێکی زۆر بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کێش و کەم دەرامەتە هێنێ، هازانجێکی زۆریش بۆ سەرمایەدارەکانە هێنێ. لەبەرەوە کەرتی تایبەت زۆر ڕواجی پێیان لە هەموو دنیاە، ئەمڕۆ لە هەموو وڵاتی سەرمایەدارەکان دنیا لە هەموو دنیاکە ئەمڕۆ هەموو دنیای تر سەرمایەداری کردووە دەستی بەسەراگرتووە، بەڵام فەرقێک هەیە لە بینی وڵاتانی کە تا ڕادەیەک مافی ئینسان تایە پارێزرا و مافە مەدەنیەکان تایە بەرقەرارە، لەگەڵ ئەو کەرتی تایبەتی کە لە لای خۆمانە گەشەی پێیان و برەویان پێیاوە. لە وڵاتانی تر کەرتی تایبەت لەژێر چاودێری دەوڵەت هەیە، قەیناکات دەوڵەت هەنێشت ئەیە بە کەرتی تایبەت، بەس لەژێر چاودێری دەوڵەت هەیە، ئەبێ کەرتی تایبەت ملزم بێ بە جێبەجێکردنی ئەو یاسایانی کە دەوڵەت دایناوە، ئەو دەستوری کە دەوڵەتەتی، بەس لە لای خۆمان ڕێک بە پێچەوانەوە دەوڵەت لە خزمەتی کەرتی تایبەت هەیە. ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوەیە کە کەرتی تایبەت هەمووی کۆمەڵە کۆمپانیان کە ئەو کۆمپانیانە هەمووی ئەو
با بڵێن دەسەڵاتدارانی کوردستان خۆیان کۆمپانیەکانیان دامەزراندووە، یعنی هەر خۆیان شانی خۆیان خاڵیەکەنەوە لەم لاوە قازانجێکی زۆر یعنی خزمەتگوزاریەکان بەحسابێن بە کەرتی تایبەت قازانجێکی زۆریش لە کۆمپانیەکانی خۆیانەکەن بەم کەرتی تایبەتە و یعنی کەرتی تایبەت لە بەدبەختی زیاتر بۆ خەڵک هیچی تری پێ نییە، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هەر زۆر خراپترە ئەم بابەت. ئەی بینە سەر ڕێگە چارە ئەوە لە کوردستان 30 ساڵە و دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەزمون دەکرێت و 20 ساڵیشە ئەوەی کە پێوترە پرۆسی ئازادی عێراق و داگیرکاری عێراق. کوردستان لەم دۆخەدایە خەڵکی خۆیان دەتوانن چی بکەن بۆ ئەوەی کە لانی کەم لە خێڵگوزاریە سەرەتاییەکان بەهرەمەند بن؟ یەکەم شت کە زۆر مهمە هوشیاری خەڵکە، یعنی ئەبێ خەڵک هوشیاری ئیتر کە هوشیاری یعنی زۆر ناواخنی هوشیاری زۆر شتیتیا. یەکەم ڕەوانەوەی ئەو خۆش باوەڕێکە هێشتا ماوە بە ئۆپۆزیسیۆنی بەناو ئۆپۆزیسیۆن، دووهەم ڕێکخستنی خۆیان، خەڵک پێویستە خۆیان ڕێک بخەن بە ڕێکخستن بە بەرنامەیەکەوە بڕۆنە پێشەوە بۆ بەدیهێنانی داخوازیەکانیان. دوای ئەوە گرێدانی ئەو ناڕزایەتیانی کە هەیە لە کوردستانە، چونکە بەڕاستی ناڕزایەتی زۆرە، وەکو خۆیشت وتە لە 30 ساڵی ڕابردووەکە ئەمانە لەسەر دەسەڵاتن خەڵک لێرە و لەوێ ناڕزایەتی هەر دەربڕێ و هەر بەردەوامیش بووە ئەم ناڕزایەتی و ڕۆژ بە ڕۆژی ناڕزایەتیەکان زۆرتر و لەباری باڵێن معنەویشەوە باشترە ناڕزایەتیەکان، بەڵام پێویستە ئەم ناڕزایەتیانە گرێ بدرێن بەیەکەوە. بۆ نمونە خەڵکی سلێمانی ناڕزایەتی دەرە بڕێ بۆ شتێک، ئەگەر خەڵکی دووهۆک لە پشتی نەبێ لەوانەیە نەتیجەیەکی ئەوتۆی نەبێ، خەڵکی دووهۆگیان هەولێر ناڕزایەتێک دەکە، ئەگەر خەڵکی سلێمانی و گەرمیان و ئەوانش لەگەڵی نەبن نەتیجەیەکی ئەم یعنی گرێدانی ناڕزایەتیەکان بەیەکەوە بەڕاستی زۆر گرنگە بۆ بەدەستهێنانی دەرخوازەکان بۆ سەرکەوتنی خەڵک لەو بوارەیە. من پرسیارێکی ترم نەماوە ئەگەر سەبارەت بە خزمەتگوزاریەکان لە کوردستان و لاوازی ئەم کەرتە لە کوردستان بە شێوەیەکی گشتی شتێک ما بێ ئێوە بە گرنگی بزانن فەرمون بە کورتی. خزمەتگوزاریەکان هەروەکو پێشتریش باسمان کرد کە لە ئاسێکی زۆر خراپایە، هیچ کاتێکیش لە هیچ وڵاتێکی دنیاە نییە دەوڵەت خۆی بێ بڵێ ها خزمەتگوزاری پێشکەشەکەم، حتا لە وڵاتانشە کە خزمەتگوزاری باشە لە ئاسێکی بەرزیشایە ئەوانش هەر بە زۆری خەڵک بە خەبات و بە خەڵک بە ماندووبوونی خۆی بە خەباتی خۆی ئەمانەی بەدەستێناوە. یعنی لە کوردستانیش هەر عینیشت بەو شێوەیە ئەگەر خەڵک خۆی ڕێک نەخا، خەڵک بە ڕێکخراوی بە شوێن ئامانجێکی تایبەتی خۆیەوە نەبێ، بە شوێن ئامانجی بەدەستێنانی خزمەتگوزاریەکانەوە نەبێ، ئەو ناڕزایەتیانی کە لێرە و لەوێ هەیە گریان نێن بەیەکەوە نەتیجەیەکی نابێت و هەر ئەوە ئەو دۆخە بۆ شێوەیە بەردەوامە بێت و بۆیە هیوادارم کە دۆخەکە بە قازانجی خەڵک بشکێتەوە.